ئێمە هەمیشە وەکو پرۆگرامەکەی خۆمان وەکو ئەوەی کە پاراستنی زمانی دایکمان ئەمە زۆر گرنگی و تایبەتمەندی خۆشیە ئەمەش پێویستی بەوەیەکە بتوانین بە سیستەمکردنی لە پەروەردەکردنەوە لە پەروەردەی خێزانەوە بۆ ناو پەروەردەی ئەوەی کە تۆ بە خۆناغا جیاوازەکانە تێپەڕەبی لە دوای ئەمانەش ئێمە هەندێک لە خێزانەکانمان هەیە کە لە دەرەوەی وڵاتە ژین لە وڵاتانی بیانی ئەژین بەڵام چۆن بتوانین پارێزگاری لە زمانی دایکی خۆمان بکەین ئەمەش گرنگی هەیە بۆی کە کۆمەڵێک کەس وەکو مامۆستا وەکو وانە پێش وەکو کەسانێک کە بتوانن لەم بوارەیە کات بکەن ئەمە زۆر پەرەی پێدراوە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە سەحەر و لەم نێوەندەشا ئەبینین لە وڵاتە جیاوازەکانە چەندین کەسمانەی خەمخۆرە چونکە زمان پەیوەستە بە کەڵچەرمانەوە زمان پەیوەستە بۆی کە ئێمە بتوانین نیشتیمان و کەلتوری خۆمان بپارێزین و لە هەمان کاتیشا چۆن بتوانین بەڵێ ئەو مناڵانەی کە لە تاراوگە لە دایکە بن چۆن بتوانین بە زمانی دایکی خۆمان گۆشیان کەین ئەم زمانە چۆن بتوانین بە زیندوێتی بیاڵینەوە کەواتە لەم نێوەندەیە لە کۆمەڵی وڵات کۆمەڵی مامۆستای ئازیز یەکێ لەو کەسە بە ڕێزانەی کامڕۆ لامان میوانە مامۆستا ڤیانە ئەم توانین بڵێن هەروەکو مامۆستایەکی زمان هەوکو توێژەرێکی کۆمەڵایەتی هەمووکو توێژەرێکی دەرونی و مامۆستا ئەفین بەڵێ لە لامان میوانە کە ئێستا لە سودۆ لامانویەتە لامان و کۆمەڵە گفتوگۆی لەسەر زمانی دایک لەگەڵاکەین فەرموو مامۆستای جان فەرموو بەیانیتان بەیانی بەڕێز زۆر زۆر بەخێر سپاس بۆم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە فەر سپاس بەخێر بێ مامۆستا بەخێر بێ مامۆستا بەخێر بێ سەرچاو سەرکودا بنیشمەوەی کە گفتوگەکانمان دەست پێ بکەین لەگەڵ بەڕێزت دەست خۆش بە سەرکوتیان مامۆستا جان بەخێر بێ زۆر سپاس هەر بژی سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەفەتە سەرەتا من پێم خۆشە مامۆستاڤین باسی زمانی دایککەین کێشەمانە گرنگی زمانی دایک خۆی لە چی هەبینێتەوە هەڵبەتە هەموو میلەتێک ناسراوە بە زمانێک و زمانیش سەکتەرێکی زۆر گرنگە بۆ ناساندنی میلەت ئێمە هەرچ وڵاتێک سەردانی بکەین یەکەم شت پرسیار لە زمانی ئەەکەین پاشان دراو ئەم دوو شتا زۆر سەرەکیە کە بۆ ناساندنی وڵاتێکە ئەڕۆی و گرنگی دانیش بە زمانی دایک بوونی خۆمانە ئەگەر ئێمە زمانی خۆمان نەدوێین و ئاخاوتنمان نەبێت بەڕاستی ونبوونێکی زۆر زۆر بەرچاوە کە هیچ شتێکی تۆ ناساند ناتوانانی بناسیێنی بە کەسێکی تر لەوەیە ئێمە ئەیبینینەوانێ بەداخەوە لەم سەردەمەیە نەک هەر ونبوونی خۆمان ونبوونی کەڵچەر و زمان و کۆمەڵێ بابەتی سەرەکیە لە ناومیلەتی خۆمانە کە ئێمە ئەبێ هەوڵێکی زۆر زۆر بەباشی بین بۆ ئەوەی بتوانین بهێنینەوە سەر کاتی خۆی باش مامۆستا ئەبین ئەو منداڵانی کە لە دەرەوە لە دایک ئەبن لە تاراوگە بێگومانەزانین ئەو ژیرگەی کە ئەوان تیایان بە زمانێکی دیکە بەدەر لە زمانی دایکی ئەمان تایە قساکرێت کە ئەخرێنە داینگە باخچەی منداڵان بە هەمان شێوە زمانێکی دیکەیە هاوڕێکانیان واتە ئەو ژینگە بە تەواوەتی زمانێکی دیکەیە ئەگەر تەنانەت لە ماڵیشەوە دایک و بە زمانی دایکی لەگەڵی قسە بکەن ئەبینین زۆربەی بەرکەوتنەکانی ئەمان بە زمانێکی دیکەیە تۆ چۆن بکرێت لە ژینگەیەکی لەم جۆرە جیاواز هێشتا وای لێ بکەین منداڵەکە هەر نەبێنەبێ گوێی لەگەڵ زمانی دایکی خۆیان ئاشنابێت زۆر ڕاستە بەڕاستی هۆکار زۆرە بۆ قسە نەکردن لە زمانی خۆتا یەک لەو هۆکارانی کە لە ناو نیشتیمانی ئێمایە دەرچوونی خەڵکە و بەرەو تاراوگە ئەمە یەک جۆرێکە لە ونبوونی کەسەکان و زمانەکە بەشی دووەممان ئێمە ئەتوانین هۆکارەکە بۆ ئەو بگەڕینەوانێ هاوسەرگیری لەگەڵ نەتەوەی ترە ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی نەتەوەی تر زاڵ بێ بەسەر زمانی دایکە و لە دایکبوون و یا گەورەبوونی مناڵیش لە دەرەوەی وڵات هەمان هۆکارە بۆ ونبوونی زمانەکە بەس خۆشبەختانە لە زۆر وڵات لە دەرەوەی قوتابخانە و خوێندنگە زمانی دایک ئەوترێتەوە و نەک هەر کوردی و نەتەوەکانی تریش زمانی خۆیان پاراستووە بەڵام ئەو دیاردەی کە ئێمە لێرە ئەیبینین بەزەقی کە قوتابخانەکان زمانێکی ترە و زمانی کوردیتیان نییە زیاتر لە ناوخۆیە یعنی من خەمەکەم خەمی ناوخۆیە زیاتر چونکە وای لێ هاتۆ پارە ئەدەین بۆ ئەوەی زمانەکەمان ون بێ مامۆستا هەست ناکەیت لای خۆمان
بۆتە چاولێکەری یعنی ئێمە خۆمان گوناحەکەین بەرامبەر مناڵەکانمان لە بەرەوەی مناڵەکەمان لە بەرەوەی کچی پورەکەی مناڵەکەی نردوتە مەکتێبێکی فەڕەنسی ئەمیش مناڵەکەی نێرە لە بەرەوەی جارە زمانی کوردیەکەی پاراو نییە فێر نەبووە پارەیەکی زۆریشی بۆیە کە گەورەشە بێ ئەڵێ بۆ زمانی کوردی نازانی ئێتۆخ پێشتر وات لێ کردووە لە کاتی خۆیان فێر کەواتە ئێمە گەر بگەڕینەوە بۆ سەرەتاکەی ئایا ئێمە چۆن بتوانین لەگەڵ مناڵەکانمانە هاوکار بین واز لە چاولێکەری بێنین با لە سیستەمی خوێندنی خۆی بەردەوام بێ زمانە کوردیەکەی پاراو بێت ئەگەر توانای هەبوو زمانی دۆم فێر بێ باشترە بەڵام ئەگەر توانای نەبوو ئەو زەختەی کە لێ ئەەکەین مامۆسا زیانە بۆ مناڵەکانمان یاخو چۆن هەڵبەتە دوو بەشی هەیە هەم بەسوودە هەم زیانە لەلایەن ئەوەی کە ئێمە مناڵ ئەخینە بەشی زمانێکی تر وا بیر ئەەکەینەوانێ ئێمە 20 ساڵی کە چاڕێ ئەم مناڵە بکەین گەورە بێ و زمانە بەکاربێنێ بۆ ئیشوکاری بەڵام تۆ نزیک بیر ناکەیتەوانێ هیچ نەبێ چەند ساڵی سەرەتای مناڵەکە هەتا ئەچێتە مەکتەب بە زمانی کوردی قسە بکات ئێمە ڕاستە ئەیخینە باخچە و ئەیخینە دایانگا بەڵام بۆ بیخینە شوێنی ئینگلیزی لە ئێستاوە و مناڵ توانای چەند زمانێکی هەیە فێر بێ ئێمە ناتوانین یەک سەرزاڵێکین بەسەر زمانێکی ترا و کوردیەکەی بە ناڕێکی قسەی لەسەر بکات غەڵەتەکە لە خۆمانەوەیە ینی ئەم سەردەمەی لە 2010 تا 15 بەرەوسەرەوە بڕۆی کەم مناڵ ئەبینی بە کوردی قسە بکات لە ناو ماڵەکانمانە نەدایک و باوکمان نە باپیرمان نە پورەکانمە کەسمان زمانەکە ئینگلیزیەکە نازانین ئەی چۆن ئەو مناڵە خۆی بژێنێت یامانە یعنی تۆ بە کوردی قسەی لەگەڵەکەی بەس ئەو بە ئینگلیزی جوابتەیاتەوە باشە ئێمە پەروەردە و کەڵچەری ئێمە لە سەردەمی ئێمەیە بە کوردی ئەمان خوێن زمانی عەرەبی و ئینگلیزیشمان هەبوو وەکو بابەتی مەنهەج و فێریش ئەبووین چکە ڕێزمانیشمان هەبوو ئەدەبیشمان هەبوو بۆچی ئەم سەردەمە وای لێ هات ئێمە ڕێزمانی کوردیش نەمێنێ ئەدەبی کوردیش نەمێنێ باشە مامۆستا ئەڤین لەوانەیە دایک و باوکەکان ئەگەر گویان لە گفتوگەکانی بەڕێزت وە ئێمە بێت ئەم پرسیارە لە لای کۆمەڵێکیان دروست بێت ئەڵێ بۆ نمونە من هات و منداڵەکەشم لە کەشێکە پەروەردە کرد و گەورە کرد کە هەر بەس زیاتر گرنگی بە زمانی کوردی درا ئەوە لە دەرەوەی کوردستان ئیتر هیچ وڵاتێک نییە بە زمانی کوردی قسە بکە پێم خۆشە بەڕێزت وەک گرنگی فێربوونی زمانی بە تایبەت کوردی بۆ منداڵ باس بکەیت بە حکمەوەی کە بۆ خۆت لە دەرەوە هەوڵێکی زۆر ئەین فێر بن با بڵێ منداڵانی تاراوگە فێری زمانی کوردی بکەیت گرنگی فێربوونی منداڵێک بە زمانی دایکی چییە؟ هەر لە سەرەتای بۆ نمونە من ئەڵێم کوردم کورد بە چی ئەناسرێ بە زمانی بە کەڵچەری بە باوەڕی ڕاستە بە نیشتیمانی ئەگەر ئێمە وڵاتیش نەبی نیشتیمانم خاکێکمان هەیە ئەو خاکە ئەگەر نەیپارێزین وەکو هەرج وڵاتێکی تر لە ناوەچێت و هەرج میلەتێکی کەژ لە ناوەچێت بەڵام بۆ نمونە ئێمە هەر ئەوە نییە بڵین هەر ئێمە کوردین و بە کوردی قسەکەین لە شوێنی تر قسە ناکە سەیری وڵاتی تورکیاکە سەیری فەڕەنساکە سەیری هۆڵنداکە ئەمانە زمانی تایبەتی خۆیان هەیە سەیری فیلەنداکە چەنەها وڵاتی تر دانیمارک ئەسکەندەناڤیەکان وڵاتێکی تر قسەی پێ ناکات بەڵام پاراسوێتی من لە بۆ نمونە ئەچمە دانیمارک ناتوانم ئینگلیزیەکەم لای هەموو کەس تێبگات ئەچمە فەڕەنسا هەر جوابیشت ناتاتەوە لە بەرەوەی فەڕەنسیەکەی زاڵترە بەسەر ئینگلیزیەکەیە کەواتە ئێمە مەسەلە ئەوە نیە تەنەها لە بەرەوەی کوردین ئەبێ بیپارێزین نەخێر پێویستە لە سەرمان و گرنگیەکی زۆر تایبەتمەندی هەیە کە ئێمە ناساندنی ئێمە لە هەرچ فۆرمێکە بینوسی ئەڵێ زمانی دایکت چییە؟ اینجا زمانەکانی تر ئەنووسی ئەگەر بزانیت و بۆنەی ئێمە لە نیشتیمانی خۆمانە ئەژین ئەگەر هەرچ بوارێکی ئیشمان دەستکەوێ پاش زمانی کوردی عەرەبی و ئینگلیزیە چونکە ئێمە گەشتیارمان ئەگەر لە ناو عێراقا بێت یاخود لە دەرەوەی عێراق بێت پێویستی بەو دوو زمانەیە پێویستمان بە زمانی تر نییە بەڕاستی دوو زمانی ستانداردانی لە کاری پێ دوو زمانە کە لەگەڵ سەرەکیەکەیە ئیشوکارت بە ئەڕوات مامۆسا یەکێکی تر لەو خاڵانی کە زۆر گرنگە کە باسی فێربوونەکەی یعنی فێربوونەکە ئەبێ هوەریشی لەگەڵا بێت یعنی ئێمە هەر لە مناڵیەوە کە لە خوێندنگا بووین بە هوەریشەوە فێری زمانەکراین کتێبەکانمان ماون یعنی بەڵگەوێ هەتا ئێستا من مناڵم ئەزانم دارا دووداری بینی داران بینی دوودارەکەشم بینی بۆ لە لای من ئەمە ئەمێنێتەوە تا چەند گرنگە ئێمە
فێربوونی زمان هوەریشی لەگەڵاتێت ڕاستە چونکە مامۆسای ئەلفوبێی گورتی مامۆسایەکی تایبەت ئەبێ هەبێت بەدڵ بۆ لە نایەوە. پۆلێکی ابتیداییەوە کە بەباشی فێر نەبووی قۆناغەکانی تریش باش زۆر ڕاستە ئەمە چەند گرنگی هەیە گرنگیەکەی ئەوەیە ئێمە زمان تەنها ئاخاوتن نییە بەڵێ. ئێمە نووسین و خوێندنەوە و گوێگرتنە ئێستا سەردەمی ئێستا بەس گوێگرتن و بینینە ئاخاوتنیان کەمترە بێ لە ئاخاوتن ئێمە نووسین و هینمانەیە کە بتوانین خوێندنەوەمان هەیە کە تۆ بۆ نمونە من ئینگلیزی نازانم باش بەس تێبینیەک ئەنووسم ناوی شوێنێکی پێ ئەڵێم بەم ناڵەکەم ئەی نابێ بخوێنێتەوە ئەی نابێ بزانێ زمانەکە ئەبێ وا بخوێنرێتەوە یا پیتەکان ئەمانن بۆ ئێمە ئەوە تۆزێ ناڕەحەتە مناڵی ئەوروپاکەیەتەوانێ زۆرینەیان کوردی فێرە بن لە ئەوروپایە بۆ لە بروی دایک و باوکەکە مەبەستێتی زمانی خۆی نەفەوتێنێ و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان هاتەوە سەردانی ئێرەی کرد بزانێ ئەم دوکانە کوێیە ئەم کەسە چۆن بدوێنم چۆن پرسیار بکەم ئێمە ئەچینە وڵاتێکی ئەوروپی یەکسەر زمانەکە تۆزێ هەنیا ڕستە فێرە بین بە ئەوی بتوانین مامەڵە بکەین ئەی تۆ لە هاو نیشتیمانی خۆتە چۆن نەتوانێ مامەڵە بکات یعنی لە هەموو شوێنێک نەکە تەنها لە بازارە لە نەخۆشخانەیە لە بەشی یاساییە هەر لە زۆر لەگەڵ دایە گەورە و باوە گەورەیە بتوانێت دوو کەلیمە بەڵێ بەڵێ تۆ زۆر بۆ نمونە من مناڵی بچووکم هەبوو بە هۆڵندی قسەیانە کرد نەنکەکەش هەر بە هۆڵندیەکە ئەیوتۆ نەشێزانی چییە تێشی ناگەیشت تێشی ناگەیشت هاتۆ لە دایکەکەیە پرسی ئەوەی عنی چییە و مانای چییە گەێنێ کەواتە ئێمە کەواتە لە خۆمانەوەیە کە ئێمە هەوڵ بین کوردیەکە فێر بێ و کوردی ئێمەش لەبەرەوەی ئێمە سنووردارین و بەداخەوە لە هەموو پارچەکانە ڕێپێدراونین باز ئەوەی کە ئێمە لەبەر دەستمانایە کە ئەم بەشەیە ئەم بەشە ئەبێ هەوڵی زۆر زۆر باشی بین کە نەفەوتێ مامۆستا ئەڤین ئێمە ئەیبینین هیچ کە ئێستا لە قوتابخانەکان لە خوێندنگەکان بە زمانی بەداخەوە ئینگلیسی یان عەرەبی یان تەنانەت تورکی یان زمانەکانی فەڕەنسی بەدەر کوردی گرنگیەکی زیاتری پێ بدرێت ئێمە ئەبینین مناڵ هێشتا نەچۆتە بۆ نمونە باخچەش هەر فێری وردە وشە ئینگلیزی ئەبێ یەکێک لە هۆکارەکانی ئەو ئەنیمێشن و کارتۆنانەیە ئەیبینێت لە یوتیوب زۆربەی زۆری بە زمانی ئینگلیزی یان عەرەبیە لا دوایە ئەوەی کە هەر نەبێ دایک و باوک هەڵبە ئەو کارتۆنانەی کە بۆ منداڵەکەی هەڵی ئەبژێرێت هەر نەبێ بە ئەوە بە زمانی کوردیەکە بێ ئەمە تا چەند گرنگی هەیە یان زۆر ڕاستە خۆی تەکنەلۆژیا زەرێکی چەند زەرری هەیە ئەوەندەش بە سوودە ڕاستە بەڵام ئێمە هەوڵەیەین سوودەکانی زۆرتر بێت لەوەی کە زەرمان لێبات بەلایەنە باشەکەی بکات بەڵێ ئەنی بۆ مناڵ مێشکێکی پاک و خامی هەیە تۆ چەند خواردنی بیتێ ئەوە وەرەگرێ ئێمە ئەگەر بۆ نمونە چەنەها دۆبلاجمان هەیە بە کوردی قسە ئەکا فلیممان هەیە ئەفلام کارتۆنمان هەیە کتێبی باشمان هەیە ڕۆژنامەمان زۆرە پاشان خوێندنەوە گرنگترە لەوەی کە تۆ بەس گوێ بگریت مناڵی ئێستا بەس قسە ئەکات بڵێ ئەو ڕستەیەم بۆ بنووسە نازانێ تۆ مناڵێک کە لە بەشی ئینگلیزی ئەوە نە بە باشی بتوانێ ئاخاوتن بکە خۆ ئەبێ سپێڵی 1 2 6 بکات ئێمە بەس ڕواڵەکی دەرەوەی وەرئەگرین کە ئەمەش زەرەرێکی زۆرە هەم کوردیەکەی لە دەست ئەچێ هەم ئینگلیزیەکەش بە باشی فێر نابێ باشە مامۆستا ڕۆڵی ئێمە وەکو گەورەکان ینی با بڵێن دایک و باوەگە و کەسانی پەروەردەکارن تا چەند کاریگەری هەیە لەسەر مناڵەکانمان بۆ نمونە ئێستا ئەم دیاردەی کە لە ناو خۆمانەیە وازانین ئەمە ئاستی ڕۆشنبیریمان بەرزەکە شتێک بە مناڵەکەمانەڵێ ئەڵێ ئۆکەی ڕاکە با پێی بڵێ بۆستە ئەم ئۆکێ نەبێتە بەشێک لە ژیانم بانگیکە بۆ ئەو ساڵ شتێک بە مناڵەکە و تای باشە دایکەجان باشە باوکەی جان ینی ئەمە هەم خۆشەویستی تایە هەم سۆزی تایە هەم زمانەکەشە پارێزی کەواتە ئێمە تا چەند ئەبێ بۆستی لەسەر مناڵەکانمان کە لەسەر وشەکان ڕانێت کە لەسەر کۆمەڵێت زمانی بیانی ڕانێت کە زۆر جار وای لێ ئەکات ئێستا بەداخۆ ئێمە زۆر جار وتومانە مناڵی ئێستا 10 ساڵە کاچی سەردانیەکە چین بۆ ماڵی مامۆسافین ئەو یە بۆ ماڵی ئێمە مناڵێکە بێ منە ڕاکە خۆی شارێت ینی ئەترسێ بەڕاستی ناتوانێت چوار ڕستە لەگەڵ تۆیا بڵێت ناتوانێت ئێستا مناڵی و ساپشکۆلە ئەکا لە بەری نازانێ بە کوردی پێت بڵێ بە ئینگلیزی یعنی ئەمە سەرمان لێ تێکا زۆر ڕاست کەواتە ڕۆڵی ئێمە چیە لەم نێوەندەیە کە بتوانین هاوکاری منداڵەکانمان بین ئەمە پێڵین هاوکار لە پەروەردەکەیە هاوکاریت
بۆ لەبەرەوەی کە زمانەکەی دایکەکەی بپارێزێت. زۆر ڕاستە ئێمە توانین ئێمە لە کاتێکە بتوانین لە ناو خێزانە هەمیشە زمانی خۆمان بەکاربێنین. ئەگەر مناڵەکەمان بە شێوەیەکی ترجابی یاینەوە ئەبێ زۆر سەبرمان هەبێت چکە لایانی دەرونی زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵەکە. زۆر مناڵ هەیە بێدەنگ ئەبێت ئەوەندەی پێ ئەڵێن بە کوردی ئەبێ لایانی دەرونی ئەو مناڵەش ئێمە لێک بینەوە. ئەوە شەر هوەری پێویستە بۆی کە بتوانانی بێنی تۆ سەر ڕێز. بەڵێ چونکە نمونەی زۆر خێزانمان هەیە کە مناڵەکەی تووشی بێدەنگی بووە کە ناتوانێت بێتە ناو خەڵکەوە. بۆ لەبەرەوەی بەلایەنێکی تونگوتیژی پێمان وتراوە کە ئەبێ بە کوردی قسە بکەی وەکو چۆنەڵێی تاوانێکت هەیە و ئەبێ چاکی کەیتەوە. کاتە هەستێکی نەرێنیشی بۆ دروست بۆ زمانی لەبەرەوە ئێمە بە هەموو هوەرێکی وێنەکێشانەوە ئەم شوێنانی کە ئێمە ئەچین بۆی ئەمە دارە ئەمە بەردە ئەمە خاکە ئەمە ئەوە بارانە ئەم شتانە وردە ئەبێ لە ناو ماڵا بەکار بێت. و مناڵەکە بە شێوەیەکی زۆر دەرونێکی زۆر هێمنانە بیخەیتە سەر پرۆگرامی کوردی. چونکە کە زۆرە لێت کرد ئەو بۆ نمونە نزیکەی 5-6 سەعات لە مەکتەب بە ئینگلیزی خوێنیوێتی کێتەوە ماڵەوە بە ئۆتۆماتیکی بە ئینگلیزی ئاخاوتنی ئەبێت. ئەمەوا لە دایک و باوکەکە ئەکا تووڕە بن لێی بەس تووڕەبوونەکە نە ئێمە ئەبێ زۆر سەبرمان لەگەڵیانە هەبێ کە وتمان دانیشە بە کوردی پێی بڵێن ئەویش بیڵێتەوە بە خوشکەکە و بڵێ دانیشە بە باوکت بڵێ ئەوە بکە. ینی ئەبێ وشەی ئێمە و ڕستەی ئێمە هەوڵ بین ئەو بیڵێتەوە بە یەکێکی تر اینجا ئەتوانی بیخێنەوە سەر ئەو بابەت بۆی نەترسێ و نەترسێ لەوەی ئایا کوردیەکەی غەڵەتە یا خۆت قسەی لەسەر ئەەکەن. بۆ نمونە ئێمە زۆر کاتکەیەکی غەڵەتەکە پێەکەنین ئەوە زۆر دەرونی خراپ دروست ئەکا لای مناڵ کە پێکەنیت ئیتر نایڵێتەوە. هەم تۆڕەبوون و هەم گاڵتە پێکردن هەردووکی زەرەرە بۆ قسەکردنی بە تایبەتی مناڵ شەرمنە و کە سوکاری یەت کە کەسێک یەت بۆ لای یا هاوڕێکانی یەن بۆ لای تەماشاکەی بە دوو شێوازی دەموچاوی یاخود هەڵسوکەوتی ئەگۆڕێ. ئێمە لەوەیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو بارە بین. بۆ نمونە مناڵمان لەوێ هەستەکەی لە پۆلەکەیە ئازایە بە کوردی قساکە کە ئاچێتە لای دایک و باوکی ئەترسێ لەبەرەوەی یەکێ لە یەکێکیان زەبرێکی هەیە بەوەی کە بە زمانی کوردی قسە بکە. لەبەرەوەی بە زۆر ئاگاداری دەرونی مناڵەکە بین لەگەڵ ئەوەی دەرونی دایک و باوکیش بە شێوەیەک ئەبێ پەروەردەی خۆمان بکەین کە بتوانین بە شێوەیەکی ڕاستی پیان بگەێنین نەک بەوەی کە سوودمەندە نەک بەوەی کە وەکو ئەبێت ئەو ئەبێیە تۆزێ ئاسان نییە لای مناڵ. مامۆستاڤین وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئێمە باسی منداڵەکەن و ئەو خەمەی کە ئێستا بەداخەوە هەستی پێکرێت بۆ فێربوونی زمان لە نێو منداڵانە بەڵام ئێمە ئەبینین ئێستا گەورەکانیشمان بەداخەوە زۆر جار بۆ ئەوەی کە نیشان بن زمانێکی دیکە ئەزانن خوێنەواریان زۆرە لە ناو زمانە کوردەکەی خوانە یەک دنیا وشەی زمانەکانی تر بەکارەهێنن. ئەمە بەڕای جەنابەت ئایا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە متمانەمان بە زمانی خۆمان نییە گرنگی بە زمانی خۆمان ناین وەلا دوایە ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو ڕێزە بۆ زمانی کوردی لەنێو بەتایبەت گەورەکانە یەکەم جار دروست بکرێت بۆ ئەوەی کە ئەوانش بیگوازنەوە بۆ منداڵەکە. ڕاستە بەڵام ئێمە لۆمەی خۆمان ناتوانین لەوەیە زۆر بکەین دەبەرەوەی لە شوێنێک ئەژین تێکەڵبوونی میلەتەکانی ترمان زۆر بەسەرەوەیە. تێکەڵبوونەکە ڕاستە مامۆستا خوێندنیشمان قەست وشەی دیکە بەکارەهێنێ. هەڵبەتە زۆر کات مێشک ناتوانێت کۆنتترۆلی ئەو بارە بکات. بۆ نمونە تۆ چەند ساڵێک لە ئەڵمانیا ئەژیت لە پڕ ئەچیتە بۆ نمونە ئەچیتە بەریتانیا تەماشاکەی وشەی ئەڵمانی لەگەڵ بەریتانیاکەیە بۆ سەرەتات زۆر تێکەڵ ئەبێت. ئێمەش هەمان شتە بۆ زمانی عەرەبی بۆ زمانی تورکی بۆ زمانی فارسی کاردانەوەی لەسەرمانە لە بەرەوەی لە مەسلەی ئەدەبیە لە هوەرە لە گۆرانیە لە زۆر شتا ئێمە ئەو وشانە یەتە بەرگوێمان و مێشکیش بوارێکی زۆر گەورەیە و میمۆریەکەی ئەوەندە بەهێزە کە زۆر کاتیش لاوازیشی زۆرە کە نەتوانین کۆنتترۆلی بکەین و باری دەرونی خەڵکەکەش ئەکەوێت کە چۆن بتوانین ئێمە لە وڵاتی خۆتە
وشەی بێگانە بەکارنەهێنی ئەبێ زۆر بە ئارامی قسە بکەی و زۆر کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەی کە تۆ نەتوانی ئەوە بکەی هەڵبەتە تێکەڵبوون ڕوئایات باشە مامۆستا منیش باوکو دوا پرسیاری خۆم ینی بەڕێستان کە لە دەرەوەن هەموو ئەو وڵاتانە بەس لەبەر پاراستنی کەڵچەری خۆیان هەموو هەوڵەکەیان زمانیش بەشێکی سەرەکیە لە کەڵچەرە یعنی ئەگەڕێن بە دوای تازەترین ڕێگەیە کە چۆن لە منداڵیەوە زمانیان پێگۆشکن پێ فێریانکەن ڕێگا دۆستنەوە بۆی کە ئەم مناڵە سەربەسکەن یعنی ئێستا تازەترین ڕێگا کە ئەگەر لە ڕووی ئەکادمیەکەەوە بێ من خۆمەی خوێنم ئێستا لە زمان ینی مناڵ لە سەرەتا لە دایکبوونیەوە بۆ 2 ساڵ بۆ 4 ساڵ بۆ 6 ساڵە تا 6 ساڵ بۆ 9 تا ئەکێتە تەمەنی لاوێتیەوە ئەمانەمووی هەمووی حساباتی بۆ کراوە کە چۆن توانن ئیشی لەگەڵا بکەن چۆن بتوانین ئێمە بەشێک لەوەی کە شت بسەپێنین بەسەر مناڵە مناڵ بتوانێت سەربەز بێ شت لە ئێمە وەرگێت ئەمە یەکێ لە خاڵە گرنگەکان دووەمیشان ئەو کەڵچەری ئەوان نهێنین ئێمە زمانەکەیان لێوەرگین بیهێنین ئیش لەسەر زمانەکەی خۆمان بکەین پێ بۆ ناوخۆی خۆمان لە سیستەمی خوێندنا تا چەند گرنگە ئێمە شێوازی هوەری بەکاربێنین ئێمە شێوازێک بەکاربێنین مامۆسایەک بەکاربێنین کە مناڵ خۆشی بێت چۆن لە کۆنا مامۆسای هوەریانە بینی هەمووی باوەشێکرد بە قاچیان بۆ لەبەروی ئەو کەسێکی سەربەز بوو لی ناترسان بەڵام لە مامۆسای بیرکاری و لیزیە ترسین یعنی ئەمە واقع ڕاستی بوو بۆ ئەو زانستی پێوتین بەڵام ئەم چێژێکی تریانە بەش ئێستا چێژەکە هاتۆتە پێشەوە بۆ فێربوون و بۆ زانست و زۆر ڕاستە ئەمە تا چەند بتوانین ئێمە لە ناو سیستەمی خۆمانە کاری پێ بکەین هەڵبەتە لێرە بابەتی پەروەردە زۆر گرنگە لە پەروەردەکردنی منداڵدا چکە دووەم قوتابخانەیە لە دوای ماڵەوە ئەم پەروەردەیە ئەبێ لێزانینی هەبێ لە وڵاتی دەرەوە ساڵی 3 مانگ مامۆستاکان کۆرسی دەروونناسی ئەخوێنن کۆرسی ڕەنگەکان ئەخوێنن کۆرسی کەشی ناو پۆلەکە ئەخوێنن کۆرسی جلوبەرگی و هەڵسوکەوتی مناڵەکە ئەخوێنن لە هەموو شتێکە ئەی خوێندنەوە ها چۆن کاریان لەسەرەکەن بەڵێ بۆ نمونە ئەگەر ڕەنگێکدانێ مانای ئەو ڕەنگە ئەبەخشێت بە مناڵەکان بۆ نمونە جۆرە یاری یەکدانێک کە وەکو خواردنیەکە بۆ مێشک ئایا پەزڵە ئایا وێنەکردنە وێنە کێشانە بەس لەگەڵ ئەوەشە ماتماتیکیش بەکارەهێنێ لە لایەکە و فیزیاش بەکارەهێنێ لە لایەکەوانێ حاڵەتی دەرونیەکی پیشان ئەیە کە ئەگەر تۆ ئەو کەشەت نییە لە ماڵەوە بۆم باسکە لە بۆ نمونە لەگەڵ دوو مراوی و قازە قسە ئەکەن ئەڵێ تۆ کامیانی بەختەوەرەکەی یاخود ئەوەی کە دڵی ناخۆشە ئەمە ئەم بارە دەرونیە زۆر گرنگە لە ناو مناڵە ئێمە کەشەکە دروستکەین بۆ نمونە ئەگەر باسی لە ژمارەکان بکەین ئەو کۆمەڵێشت ئەهێنێ بۆ ئەوەی بتوانێت لە مێشکیانە جێگیر ببێ کە ئەم ژمارانە لەمانەوە دەسی پێ کردووە بۆ نمونە لە پەنجەی دەستەوە بۆی حسابەکات اینجا دوایی لە کەرەسەکانی ناو بەردەستیەوانێ فێری 1 و 2 ئەکات یاخود پیتەکان لە ناوی یەکتریەوە ناوی ئەو بە چپی تێدەست پێ ئەکا وای لێ ئەکان ناوی ئەو مناڵی کەی بیر نەچێتەوە ئەمانە هەمووی دەروونناسیە کە بتوانین کەشێکی زۆر جوان و پاک و پەروەردە دروستکەین بۆ مناڵ و حەز بکە بۆ سبەینێ بەڕاکردن بچێتەوە بۆ دەوام ئەم پێویستە ئەم کۆرسانە لایەنی دەرونی زۆر گرنگە بۆ مامۆستاکان و پەروەردەی ئێمە پێویستە کە زمانی کوردی ئەگەر هەرج مەکتەبێک بۆ نمونە مەکتەبی فەڕەنسیە ئینگلیزیە بە زمانی کوردی سەرەکی بێ اینجا ئەوەی کەیان بەڕاستی ئێمە نووسینی کوردیمان هەر بیر چۆتەوە ژمارەکانمان بیر چۆتەوە بە کوردی بینووسین ئەوە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە بەرامبەر میلەتی خۆمانی ئەەکەین زۆر سپاس بۆ ئێوە سپاسی کورسادی جوان ئەەکەم کە هەمیشە ماڵی هەمووانە بەڕاستی شانازیتان پێوە ئەەکەین سپاس بۆ تۆ زۆر دڵخۆشین دەستخۆشی لە تۆکەین بەدەلەوەی کە لێرەش نەبی بەسخەمخۆرێکی زمانی کوردیت کە ئەمە بۆ هەمومان گرنگە و هیواداریشین لە ڕێگەی ئەم گفتوگۆی ئێمە شۆجارێکی تر ئەرکەکەی خێزان دواتر بۆ سیستەمی خوێندن بتوانین لە مناڵەکانمان بەرپرسیار بین کە زمانی دایکی زمانێکی سەرەکیە ئەنجا کە توانی زمانەکەی پاراو بێت هەوڵی زمانیکەی لەگەڵابەی ئەمە کارێکی باشترە بۆ داهاتوی مناڵەکانیشمان باشترە بە هیوای ئەوەی کامال جێبەجێکەین دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا فەرموو
سوپاسێکی ئەو مامۆستا و دڵسۆزانەی وڵاتەکانی تر بکەم کە خۆبەخشانە دەرز بە مناڵی کورد ئەڵێنەوانێ بەڕاستی جێی پێزانین و سوپاسە ئێمەش سوپاسیانەکەی دەستیان خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتان دەست خۆش بێت. زۆر سپاس. ڕۆژتان باش.